خەیاڵێکی پیرەمێردی نەمر لە ساڵی 1925 دا شەوێ لە گوێشەتی بەغدا خەیاڵی کوردمە کرد، گەلێ لەگەل بەجێ مابووم دەست و بردم ئەکرد. بە باڵی شیعر و خەیاڵ کەوتمە پەڵە و تەک و تاز، لە ئاسمانی سەرفرازی بەجارێک کەوتمە پەرواز. فەزای ئومێدم ئەدی بێنیهایەت ڕۆشن ساڵ، طلوعی تاڵعی کورد بووبووە نووری پەردەشکاو. کە دیم دەوڵەتی تازەی شوێن دەوڵەتی عەباسی، منیش ئەکەوتمە خولیا، خولیای لالە عەباسی. خەتی حدودم کێشا لە خاکی ڕۆم و عەجەم، بە پانی فەیلی و لوڕ و زەهاوی شمدا بووە دەم. لە ڕاستەوە سابڵاغ بوو هەتا خەتی حەکاری، لەبەر تەماسی شیمال لازمە هەتا چاری. کە ڕاست و چەب ئەمە بێ ڕوو لە ڕۆژهەڵات بڕۆ، هەموو قەومی خۆمانن ڕەنجەڕۆن و سەرەڕۆ. ئومێدی زۆر بە کوردی موکریانە دیندارن، بەڵام لە دەست گەڕی زاڵم کەساس و غەمبارن. ئەلەکتریک لە بەرانانەوە هەتا گۆیژە، تەلی بەسەر شارە ڕاکێشرا بوو بەبێ پەیژە. لە ڕاستی تەختی سلێمانی 4-5 ئەوەندەی مانگ، گڵۆپی نوردەر و ژوور ڕووناک ئەکاتەوە بانگ. تەڕەسوودادی تەلسکۆبی سەر عومەر گەدرون، لە پێش قولەی ئیڤڵ بۆی لواوە کەشفی شعون. لەسەر چنارەوە تا تانجەرۆ لە ڕیزی چەم، بوخاری مەکینە ڕووی ئاسمانی کردووە بەتەم. لە گوڵپەوە چەمی خواجایی هەتا شنروێ، بە پێی تەبیعەتی بەگزادە مۆنتی کارلۆی ئەوێ. بە تابگەی سەری زەڵم بۆچی نەڵێم نیگارە، ئەوەندە بە فەیزە پریشکی کەفی گەوهەرباورە. ئەساسی مەرکەزی تەیارەخانە لای خۆرماڵ، مواصلاتی لەگەڵ ئەوروپا ئەکات ئیکمال. تونێل بەناو گۆیژە و تاریدەرا وەکو تۆڕۆز، خەتی شەمەندەفەری پێگەییە ناو خاکی ڕووز. دەماری مەعدەنی ئاڵتوونی شاری عەواڵان، تیجارەتی هەموو دنیا کێش ئەکا بە تاڵان. بۆری نەوتی سپیمان گەیشتە بەحری سپی، شکستی خوارد ئەمریکا کە بیری نەوتی تەپی. لە گۆیژەوە سەرکەوە بۆ ئەزمەڕ هەتا قەیوان، بە ڕیزە و تێل و ئەیوانی گەیوەتە کەیوان. ئەمانە من بە خەیاڵ یا بە خەوکەوە ئەمدی، هیوان بەخوایە بۆ کورد بەڕاستی بێنێتە دی. بە فەیزیدی سابتە هەولێردی بەگە و مەخمور، ڕەواجی دەغڵی پێسەی بیلادی خستە فتور. هەموو تیجارەتی ئەزمیر تەنها و بە هەنجیرە، ئەوەندە زۆرە ئەترشێ و پڕێی ئەدەن لێرە. خەڵوزی ماوەت ئەڵماسی مۆمیای دەوری خاوێ، ئەمانە بێنە برە و مەعدەنی تری ناوێ. سەهۆڵی پیری موبارەک بۆ مانتی سەر قەندیل، دەماری نەود یەک بگرن ئەبێتە ڕووباری نیل. داری میوەی بەرداری، داری کەرەستەی بەرزی، چەوەندەر و گێزەری لەگەڵ سێوی بن ئەرزی. گەزۆ بنێشت کەتیرە، سمۆرە ڕێوی دەڵک، بەراز و گورگ و چەقەڵ، ئاسک و پڵنجی بەڵک. ترێ و هەنار و بەهێ، قۆق هەڵوژە سێ و گێلاس، کەمات شنوور بە ڕەزا، کاشمە و قارچک و ڕێواز.
بقوتي أما وبسعتي قريحم بو لخاشي الروم وعجم قيشت ما مطلبي زو وقتي لوي هاتمەوە ڕوون کردە دیجلە و بەغدا کەچی خلافی ئەمەل مشکلات ئەبوو پەیدا وەکو سەدای بێگانە جۆششی ئاوی دیجلە بە عارەبی بانگی کرد وتی لا تەجی وەحلە وەختێ چاو مەڵبڕی لۆزەندەرێکی لنگڕود بە یایابە ڕووی کردە من و عەتابەی ئەوت تەمای بوو بێتە سەرم تۆپزی لەدەست ئاڵان چاوی کەوت بە خەنجەری کوردی ڕای کرد تێی تەقال